بریتە لە کەسایەتی ژن لە ئیسلامە، چونکە هیچ کەسێکمان دوور نین لە ژنەوە، یا کچمانێ یا ژنمانێ یا خوشکمانێ یا دایکمانێ. بۆی بزانین کەسایەتی ئافرەت لە ئیسلامە بێت چۆن بێ، ضرورە بزانین، چونکە بەڕاستی ئافرەتەکانمان زۆربەی کەسایەتیان وەکو ئەکتەرێکە و وەکو گۆرانی بێژێکە و وەکو کەسێکی ترە لەوانەی کە ئەیبینن لە شاشەکانە، کەمیان کەسایەتیان بۆ شێوەیە کە ئیسلام داوایەکە لێی. وەکە سەیری با بڵێن وڵاتم کرد هەستم کرد لەو بوارەیە قسە کەم کراوە یاخود هەر نەکراوە، لەنێ باسی حیجاب کرابێ، بەس حیجاب هەموو کەسایەتی ئافرەتێکی مسلمان نییە. لەوانەیە باسی چوونە دەرەوە کرابێ، بەڵام نەچوونە دەرەوە هەموو کەسایەتی ئافرەتی مسلمان پێک ناهێن. لەوانەیە باسی معاشەڕەی زەوجی کرابێ، بەڵام ئەو هەموو کەسایەتی ئافرەت نییە. کەسایەتی ئافرەت دەبێت لە هەموو ڕووەکانەوە تەماشایکەی. تۆ بڵێ خوای پەروەردگار مەخلوقێکی دروست کردبێ ناوی ئافرەتە، لە هەموو بوارەکانی ژیانی ڕێباز و بەرنامەی بۆ دانا نابێ. تۆ بڵێ ئەم قورئانە کە خوای پەروەردگار ناردوویەتی ڕێنمونیتیانە بێ بۆ ئافرەتان کە وەکو ئافرەتێکی مسلمان چۆن ژیانیان بەڕێکەن، بێگومان پڕیەتی لە ئاەت. تۆ بڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕێنمونی کچەکانی خۆیانی نەکردبێت چۆن وەکو کەسایەتیەکی ئافرەتی مسلمان ژیانی خۆیان بەڕێکەن، هیچ ژنەکانی نەکردبێ، خۆ کچیشیە بۆ ژنیشیە بووە. تۆ بڵێ ڕێنمونی ئافرەتانی مسلمانی نەکردبێ، هیچ لایەنێکی ئەم دینە ئیهمال نەکراوە. وما كان ربك نسيا، خوای پەروەردگار هیچ شتێکی ئەم سەرزەویەی لەبیر نەکردووە ئەحکامی خۆی بۆ دانەنێ، چ جای بەڕێزترین بوونەوە لەسەر زەوی کە ئینسانە، وەکێش لەناو ئەوانە ئافرەتان کە شەقائق الرجال کە زەوجی ریجالن، یعنی پیاوانە. جا بۆی بەڕاستی زۆر گرنگە باسی کەسایەتی ئافرەت بکەین. پێشەوەشی لە ئیسلامە باسی ئافرەت بکەین، با بزانین لە کۆنە لە شارستانیەکەکانی پێش ئیسلامە ئافرەت چۆن تەماشا کراوە و بە چی زانراوە. طبعا ئەم باسە گرنگە بۆ ژنان و بۆ پیاوانیش کە بیزانن وەکو مسلمان. پیاوان لەبەرەوەی دایکیان هەیە چۆن تەعاملی لەگەڵکەن، لەبەرەوەی سبەینێ خێزانیان هەیە چۆن کەسایەتیەکەی هەڵسەنگێن و بیکەنە هاوسەری خۆیان، لەبەرەوەی سبەینێ کچیان هەیە چۆن ئەم کچە پەروەردەکەن و کەسایەتێکی بۆ دروستکەن، و هەتا ئەخیری کە تۆ پەیوەستی بە ئافرەتەوە بتێونەتەوێ، هەر لە چواردەوری خۆت یا کچتە یا ژنتە یا دایکتە یا خود خوشکتە، ئەنجا پوریشی هەیە، کچە پوریشی هەیە، کچە مامیشی هەیە، کچە خاڵیشی هەیە، جگە لە خوشکی شیریە گەرەت بێ. ئەمانە هەمووی پێوەستن بە تۆ. ئێستا پیاویان وا لێ کردووە لەمانە هەمووی ڕاکە، بەرەو کوێ ڕاکە؟ بۆ لای گێڵفرێند. پیان وا لێ کردووە ڕاکە بۆ لای هاوڕێیەکی کچ، لەوانە هەمووی ڕاکە. کاوەش ڕێک تەختیتی غەربە و خۆیان خاوەنی ئافرەتەکانیان نین، ئەیانەوێ ئێمە ژوالێکن خاوەنی ئافرەتەکانمان نەبین، و ئافرەتەکانیان هیچ کەسایەتێکیان نییە، تەنها ئامڕازێکن بۆ چێش. ئەیانەوێ ئافرەتەکانی ئێمەش هیچ کەسایەتێکیان نەبێ و تەنها ئامڕازێ بن بۆ چێش. چاوێک گەخشێنین بە مێژویانە بە خێرایی. اینجا دواتریش باسی کەسایەتی ئافرەتەکەین لە ئیسلامە، و لەگەڵ باسکردنی کەسایەتی ئافرەت لە ئیسلامە مقارنەیەکەین بە کەسایەتی ئافرەت لەمڕۆیە لە غەرب، کە تۆ بە پێشکەوتنیان نەزانی و بە پێشکەوتویان نەزانی.